ساتلايتا NRT تێوەشاندن سڵاو و ڕێزên گەرم ji min dexîlê şemo û befravî Nûrî. هەواڵە نێوخۆیەکانی ئەمریکا و ناوچەکە ناوەڕۆکی بەرنامەی ئەمڕۆمان دەبن لەوانەش پەسەندکردنی پرۆژە یاسای ئابووری دموکراتەکان لە سینات و گفتوگۆ لەسەر هەڵاوسان و کاریگەریەکانی لەسەر هەڵبژاردننی ئەمریکا و زانیاریش لەسەر گەشتی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ئەفریقا سەبارەت بە ناوچەکەش زانیاری زۆرتر لەسەر پێشهاتەکانی عێراق دەخینە ڕوو. هەر di bernama îro de Ebdî Kor çi xwarine li herêma Agirî Hind navdara em ê we bibin xwaringeheka bazî de. ئەنجومەنی سیناتی ئەمریکا ڕۆژی یەکشەممە پرۆژە یاسای ئابووری دیموکراتەکانی پەسەند کرد. پرۆژە یاساکە بە 51 دەنگی دیموکراتەکان بەرامبەر بە 50 دەنگی کۆماریەکان پەسەند کرا و جێگری سەرۆک کامەڵا هەریس توانی بە دەنگی خۆی ژمارەی یەکسانی دەنگەکانی نێوان هەردوو حزب بشکێنێت و دیموکراتەکان زاڵبن بە سەر کۆماریەکاندا. ئەنجومەنی سینات کە دیموکراتەکان بە ئاستەم تێدا زۆرینەن دەتوانێت هەینی داهاتوو کاتێک ئەندامانی کۆنگرس گەڕانەوە بە واشنگتۆن ڕەزامەندی کۆتایی خۆیان لەسەر پرۆژە یاساکە دەرببڕن و دواتریش پرۆژەکە ئەگەر بە تەواوی پەسەند بکرێت لەلایەن سەرۆکی ئەمریکاوە واژۆ بکرێت و ببێتە یاسا. هەر لەسەر ئەم بابەتە دەڕۆینە لای هاوکارمان ساڵح دێمێجر کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندایە. ساڵە ئەو کاتت باش دەزانم تۆ بە دوواداچوونت بۆ ئەم پرسە کردووە زانیاریەکانی تۆ چین ساڵح لەم بارەیەوە؟ بەڵێ سپاس بەفرا و ئەم دەزانین کۆ دەموکرات بوو ساڵێکە لەسەر پاکێتەکە وەها مەزن کار دکنە لێ وایە داویە داوی وان کاری بوو یانی پشتی ئەم بێژین ڕاکێشانên و گفتوگۆیên دوور و درێژ لەسەر هەفتەیان و بەری سێ مەهان هەلبژارتنên نیودەمên ئەمریکایە وانە کاری بوو لە سیناتۆیە پرۆژە برۆیارەکە وەها هەرچەندی نەبدلێ وان بووشی لێ دیساژی وەکو سەرکەفتن ji خۆرا حساب دکن دەرباس بکن کا ئەم vê راپۆرتê تەماشا بکن. پشتی کۆمبوونەکە کە گەهیشت تالیە شەوێ سیناتۆیە ئەمریکی پرۆژە یاسایەکە بە نرخا 430 میلیارد دلار ئەرێ کرد ji بۆ ڕوبەڕووبوونا گوهرتنا کەش و هەوای کێمکردنا نرخê dermanan û zêdekirina bacên kompaniyên mezin. ئەریکردنا پرۆژە یاسەیە ڕۆژا یەکشەمێ یا بە ناوێ کێمکردنا ئینفلاسیۆنê serkeftineke mezin ji بۆ سەرۆک جۆ بایدن و دەموکراتان کۆ هێوی dikin ev yek dê şansên wan zêdetir bike ji بۆ کۆنترۆلکردنا کۆنگرسê di hilbijartinên îsal de. Rêberê Piraniyê li civata sînatoran Chuck Schumer piştî dengdanê li gel rojnamavanan axivî. Me ev yekir ku em çi dengan ji dest nedîn proje yasa me wê enflasyonê û giraniyê kêm bikit karan peyda bikit her wiha parastina enerjiya me zêde bikit. Ev proje yasaye ya herî bi wê re di dîroka Amerîkada. Beşek ji proje yasayê wê ta sala 2030 bi karanîna gaza karbonê çel ji sedî kêm bike bi rêya handana hikûmetê. Ev yek wê nirxa enerjiyê di demê enflasyonê de kêm bike. Lê demokrat derbarî buhayê vê proje yasayê ji aliyê komariyan ve rastî rexneyên tund dibin. Demokratan ta niha bi rêya enflasyonê di zê ji malbatên Emerîkiyan kiriye. Niha jî çareseriya wan wê dîsan di zê ji malbatên Emerîkî bike. Demokrat dixwazin bi bilyonan dolaran bi rêya bacan bikarbînin û bi awayekî bêxem xerj bikin. Ji bo çi? Komariyan roja yekşemê bi xortî deng li ser biryarên pêgir derbarî koçberiyê dan ku têda wê zêdetir karmendan wergirin bۆ parastina zêdetir ya sînor û her wiha xerçkirina parê zêde kêm bikin. Demokratan nekarî bûn dengal li ser nirxê zêdeyê derziya însulînê kom bikin ku nirxê wê mehê 35 dolarin bi rêya bîma saxlamiya taybet. Ev yek ji babetên ku rêkeftin li ser nebû. Tevî hewlên komariyan bi hilweşandina vê proje yasayê ew ê were şandin ji bۆ dengdanek roja înê li civata nûneran ku di kontrola demokratan de ye. ساڵح وەک لە راپۆرتەکەشا باست کرد ئەو پرۆژە یاسایە زۆرێ لە بڕگەکانی کۆمەڵگەی ئەمریکا دەگرێتەوە وەکو با بڵێن تەندروستی و وەکو ئیمیگریشن یا با بڵێن کۆچبەری و ئەوانە. دەمەوێت بزانم کاریگەریەکانی ئەم پرۆژە یاسایە لەسەر کۆمەڵگەی ئەمریکا چی دەبێت؟
بله بفراو يعني ام دزانن کو وقت جی آنی زمان اف پروژه یاسه لسر سر کرد سه ام بیجن کردن سرکه کار دکه یعنی یک جوان او کم کرنا انفلاسیونه بهتر بالاوی بشخناوی ویجی وهای پروژه یاسه یا کم کرنا انفلاسیونیه کارگری وی یاسه یعنی سروان کردن همی وش خواهم دزانن که دموکراتان هول دا کو پاکت که مستر کو دسپیک دجی سروک بايدن بحثا 3 تريليون دولار كربو باكيتك وها كربو لحر حال وانجي دزاني بو دميكو باكيت جلكي مزن او نكاربن لقل نتني لقل كوماريان بل لقل ديمقراطا يعني بجهن ريكفتنا كيد في درباري ده حر حال كارجريا في بهتر جريدايا بشواي كو وتشاو اف بروجي ياسا ورا جي كرن لسر عرضه واف جي ام دزان و بسالان دريج بك حتى كو انجامن و ديار ببن حتى و دمي هم تاني دبينين كو ناكوكي دنافينا حردو آليان دهنا ناكوكين سياسي لسر في بروجي ياسايه ما رابورت ديجي كو سروكي برانيا ام بيجن سيناتويه تشاك شومر بحثوا كي كو اف قالك فيشتن اريني بكا ياك جوان و بمليونان كار زيدا بكا و ام بيجن انفلاسيون كيم بكا و نرخ تشتي بهابونا ام بيجن نرخ تشتان كيم بكا و اولكاريا انرجيا امريكاي و بيجن زيادتر بكا وبهستر بكا اگر بكري صالح بكورتي تنيا امام ولان بيتوا ايا لسر جراني چي كاريگري دبيد لسر اوي كلو پلو كرستكان هرزانتر ببن شخوا وهذا بيجن يعني ديمقراط وهذا بيجن كوي وقالك باندورا وياكي اريني لسر ام بيجن جرانيه كيمبونا جرانيه ولسر كيمبونا بوهاين كلو بلان دما كده كو كوماري برواجي فيها كده بيجن كوماري دبيجن افيك و تاكسان لسر خلقي امريكا زياده تربكه و بهاي تشتان زياده تربكه و لبنزين خانه ام غاز بهتر بها براستيجي هنكي ام بيجن بالكيش اف راكيشان السياسيه نافينا هردو اليان دا نبونا انجام راستن في بروجي برياري لسر عرضه جبركم ما قلتشي و دمك دريج بخو حتى كو انجام و ديار بنجبر و جبو هل بجارتنا بكيماني انها گوتارن دجبر در کیفن دناوینا حردو آلیان دا جیو اگرم بدن برچاوان کو تنه پنجه دموکراتان یعنی یکی کوماریجی دنگ جبوه پروژه بریاره ندا اف جی نشانه و یکی کو دوبندی لسر وی پروژه بریاره هیا هرچند کوبسر جی کرد بله وای زور سپاس بو زانیاریکان صالح دیمجرمان لگل بو به شوی راستو خو سپاس خوش بله ديمقراطين كونغرس امريكي بروجي ياسايا ابوريا خو برف قناغا داوود بن سيمهان بري قراني في هالبجاتين كونغرسي اف بروجي ياسا نال غورا داخوازين سروك جو بايدن بون لي بلكو لهفهاتن بودن في برا ديمقراطان بخوادا پسند كرنا بروجي 740 مليار دولاران گوهرتنک بوج ارمانجا پیشین یا سروگ بایدن کو بری چند مهان ده انجمن سیناتوران ده هاتو بو راگرتن پشتی درباس کرنا پروژه یاسای ده سروگ بایدن گوت ایرو سیناتورین دموکرات خدان تانشت مالباتین امریکی لشونا هزرا برجواندین تایبتین خواه بکن سروک بعدن گوز جی از کتم هالبجاتین سروکاتیه و من سوز دا کاری بکم داکو حکمت کاری جمالباتین امریکی را بکا اف قانون و ارمانجی بجهتینا و رجدی لانجمن نوینران جی کر چند زویا او جی پروژه یاسای لبردستی وان پسند بکن دموکرات في بنغافي بدسكفتك سياسي مزن بناف دكن هلبت او پشتي ياسايك حفتيا بوري بو كو عليكاري دكا كامبانيين درست كرنا چپانيين لدرفي امريكا ورن ناف ولات هف دم جيدا تاين كاريين مها بوري خويا دكن كو ريجا بيكاري جهايا 3.5 صدين نزمترين ريجا دي 5 سالان دا ودي سانجي پیدا کرنا 528,000 دليفين کاری لمهابوری اری اوا دی کاریگری بکا سر دنگدرین امریکی دما کول مها 11 دنگی خواه بدن اندامن انجمن نونران و یک جسیج اندامن جواتا سیناتوران جبو برسوا وی پسیاری ما ایروجی دکتر صلاح الدین احمد ما مساعد سیاست لیونین کالج لنیویورک سری صبی جخو راکریه دکتر زور سپاس بو آمده بونی جنابتو بیانید باش
لایەنی سیاسی ئەم سەرکەوتنێکە دیموکراتەکان بۆ خۆیان دادنێن چۆن دەبینیت؟ بەڵێ لە ڕووە سیاسەکەی و ڕاستی دەستکەوتێکی گەورەیە لانی کەم ئەوەی کە بڕیارەکە ینی چەسپێنرا هیچ نەبێت لەم قۆناغەیە ئەوەی مێنێتەوە وەک وەزانین ئەم هەفتەیە بێتەوە بەوات کۆتایی ئەم هەفتەیە بچێتە کۆنگرس و لەوێژ دیسان دەنگی لەسەر بدرێت پێشەوەی بچێتە کۆشتی سپی و ئەو مەسلەی کۆتایی پێبێ سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئەوان بەوەیە کە لەگەڵ هەموو ئەو دیژواریانەی کە تووشی ئەم پێشنیارە بوو دوجار دەنگی لەسەر درا بە سەرکەوتووی چەند ڕوویەکەوە مە ئەشێ دیسان سەرکەوتنێکی گەورە بێ بەوەیە کە بۆ نمونە یەکەم ئەمە گەورەترین با بڵێن خەرجیە بۆ مەسلەی ژینگە پارێزی دەهات شوێنێکە هەم لە مێژووی وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەم لە دنیاە ئەمە دیارێکی لە مەسلە هەر سەرکیەکانی هەڵبژاردنەکان بوو کاتی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی بەڵام بە دیوی تریشە بەوەیە کە بۆ نمونە مەسلەی ڕوبەڕووبوونەوەی هەڵاوسان ئەوە ئەگە دوای مەجاڵوی دیسان باسی بەڵێ هەڵبەتان چۆنێتی کۆکردنەوەی با بڵێن ئەو بڕەپا ئەمە هەمووی ئەبێ بەهۆی ئەوەی کات دەنگدەری ئەمریکی لە 8 مانگی 11 بیری وەکو چۆن بیر لە دواڕۆژی خۆیان بکەن و دەنگ بە ئەندامانی دەموکرات بدەن مەبەست لە پرسیارەکەمدا هەرەوە بوو. دکتۆر بەڵێ داوارە بدەکەم دەڵێم هەر پرسیارەکەم لەو چارچێوەیەدا بوو ئایا ئەمە هەموو سەرکەوتنەکە بۆ خۆیان دەبینن وەکو دەستکەوتێکی ئابووری بۆ خەڵکی ئەمریکایش وەکو سەرۆک بایدنش گوتی ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە دەنگدەری ئەمریکی بیر لەو شتانە بکەن کاتێککە دەچن دەنگیانە دەن لە 8 مانگی 11 بۆ ئەنجومەنی نوێنەران و هەندێک لە سیناتۆران. دیارە ئومێدی دیموکراتەکان وایە کە ئەمە تەسیرێکی گەورەی هەبێت لە سەر دەنگدەری ئەمریکی بەڵام بەداخەو بۆ ئەوان ینی کاتی ئەوەی کە کاریگەری ئەم مەسەلانە دەرکەوێت کەمە لە چاوەی کە دەنگدانەکان وەکو فەرمووت مانگی 11 بێ ئێستا ئێمە لە مانگی 8 ئەشێت بۆ نمونە کات کۆماریەکان هەمیشە ئەویان بەدەستەوەیە کە بڵێن تا بۆ نمونە نرخی شتدانە بەزیوە نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە و دیسان هۆکاری تریشەیە کە وا بکات نرخی سوتەمەنی بۆ نمونە لە ڕاستیا بەرز بێتەوە سەرڕای ئەم هەوڵانش لە بەرەوەی بەرەوپایی زەڕۆین لە بەرەوەی ئەزمەیەکی گەورە لە جیهانە دروست بووە بۆ مەسەلەی وزە لە بەرەوەی ئەوەزمەی ئەوروپا تەسیرەکاتە سەر ئەبێ چاوەڕوان بکەیت تا ئەو کاتە بەڵام وەڵامی کۆماریەکان کە لە ئێستاوە و لە کاتی مشتومر لەسەر ئەم یاسایە پرۆژە یاسایە دەیانگوت کە ئەم یاسایە خزمەتی بوژانەوەی ئابووری ئەمریکا ناکەتن لە ناو دەنگدەری کۆماری ئەمە پەسەند دەکرێت ینی دەتوانن دەنگدەری خۆیان ڕازی بکەن بۆ ئەوەی بڕیاری خۆیان بدەن لە کاتی دەنگدانە؟ بەڵێ گشتیان بۆ کۆماریەکان مەسلەیە کە ئەوان زۆر بەتوندی دژین بەرزکردنەوەی باجە لەسەر خەڵکی دیارە ئەم ئاکتە بە شێوەیەکی ڕاستەوخۆەوە ناکە بەڵام ئەشیکا بەوەیە کە بۆ نمونە باج لەسەر ئەوانەی کە داهاتیان لە ساڵێکا زیاترە لە 400,000 دلار ئەگاتە 15% تا دیارە بەشێکی زۆری مشتومڕەکانیش پەیوەندیان بەو با بڵێن ڕەهەندەی ئەم بڕیارەوە هەبوو لەبەرەوە حتمما ئەم مەسەلەیە قسە ئەکات با بڵێن لەگەڵ بۆ چوون و با بڵێن خواستی سیاسی کۆماریەکانە بە شێوەیەکی گشتی مەگەر ئەوەی کە هەندێشتی زۆر پەلە زۆر ناکاو ڕوو بدەن لە قازانجی دابزینی نرخ. بله دکتۆر
جینا کۆماریەکانیش بەڕاستیان هۆکاری باشە بەداوالەبوردن هەندێجار دەنگەکە دەبڕێ بەڵام دیسانەوە دەمانویست بگەڕینەوە سەر بابەتی هەڵبژاردنەکان و بە تایبەتیش دەنگدەر چۆن بیر دەکاتەوە و چۆن چی کاریگەری لەسەری دەکاتن کە دەنگ بداتن. دیارە بابەتی مافی لەباربردنیش کە دادگای باڵای ئەمریکا پێش دوو مانگ هەڵی وەشاند ئەویش کاریگەری هەبووە ئێستاش دەرکەوتووە لە چەند هەڵبژاردنی کە لە چەند ویلایەتێک کراون لە ئەریزۆنا و ئیندیانە ئەوانە. ئەمە چۆن شیکردنەوەی جنابت بوو ئەمە؟ بەڵێ دیارە بە شێوەیەکی گشتی بەوا چێت ئێستا زۆربەی ئەمریکیەکان لەگەڵ ئەوەیان کە مافی لەباربردن بە شێوەیەکە بە شێوەیەکی تر پارێزراو بێ بەڵام دیسان ئەمەش یەکێکە لەو مەسەلانەی کە بەشێکی زۆری بنکەی جەماوەری کۆماریەکان بە شێوەیەکی مێژوویی دژی ئەو جۆرە مەسەلانە شتەش دیارە ئەو باسە و پرسە ئەو کێشێت هەندێک دیسان ڕەهەندی ئاینی هەیە لەبەرەوە کارکردن لەسەر ئەو مەسەلەیەش دیسان زۆر ڕوو نییە با بڵێن کاریگەریەکانی تاکومانگی یانزە چییە بێت. دکتۆر سەلاحەدین لە پرۆسەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی مانگی 11 ئەو کاندیدانەی کۆماری کە سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ پشتیوانیان لێ دەکاتن سەرکەوتن بەدەستەوە دێنن بۆ ئەمە چی دەڕێیت؟ هەندێکیان دیارە ڕاست بێگومان هەندێکیان سەرکەوتن بەدەستێنن هەندێکیشان بۆ ناتێ بەڕاستی سەرکەوتن بەدەست بێنن بەڵام ئەومان پێ لە تاکو ئێستا لەمە حاڵەتێکا کە لە ڕاستیە چارەنووسی کۆماریەکان دیسان لە دەستی دۆناڵد ترامپ هات. ئەم مەسەلەیەش دیارە هەندێک لە کۆماریەکانی ترسانووە هەم لەبارەی هەڵسووسی هەم لەبارەی با بڵێن دەربڕینی بۆ چوونی سیاسیان لەم کاتە ناسکەیە لە سیاسەتی ناوخۆی ئەمریکا. دکتۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای زانستە سیاسەکان لە یۆنیۆن کۆڵج لە شاری نیویۆرک زۆر سوپاس. سپاس بێەوە کاک دەخیل هەربشت. دانیشتوانی پەکێن پیان وایە ئامانجی مانۆڕە سەربازیە 4 ڕۆژەکەی دەوروبەری تایوان کاردانەوەیەک بووە بەرامبەر بە سەردانی نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ تایوان. پێکەوە راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبینین لەم بارەیەوە. ڕۆینیشتوانên Pekîn bawer dikin armanca rahênanên leşkerî yên çarojî li dûra Taywanê ji ber seredana heftiya boriya Serûka Encûmenên Nînerên Amerîka bû giravê bûye. Ew rahênanên ku roja yekşembe bi dumahî hatîn bi rûyniştivanên Şîn û Taywanê xem nebûyne. Ez hezir dikim ku diviyab û armanca van rahênanên leşkerî bihata destxistin. Divê rêberên Çînî xwedî hikûmetek mezin bin. Divê çi pirsgirêk bi vê fêlbaziya biçûk ya Amerîka ra nebe û ev ji xwe senaryoyek e. Hûn vê rahênana leşkeriya Çînê dibînin ew bi serê xwe nayê biryardan. Ewan planek heye û bêguman ew dê gehne armanca xwe bi hîç rengekî pirsgirêk nîne. Seredana Nancy Pelosi heftiya borî bû girava Taywaniya ku xwedî rêveberiyek xwesera Çîn tûre kirbû. Di bersivda Çînê bû yekem car mûşekên xwe yên balîstîk li hindavî giravê cerbandin û peywendiyên xwe digel Amerîka birîn. Ez bawer nakim ku dihêz were bikaranîn bû girtina Taywanê. Baş e em karîgeriya herî mezin bi ziyana herî kêm bi dest bêxîn. Çên rûniştivana Şîn çûya 24 salî Guta ajansa Reuters dîtina firokeyên leşkerî li esmanî dibin egerê nerehetiya gelê Taywanê. Min nûçên rahênana leşkerî dîtin û ez hezir dikim ku bersiva gelê Taywanê balkêş e. Bû nimûne ew yariyên agirî dihavin demê ku rahênana leşkerî dê çin. Taywanî bêxemnînin. Ez neşên bêjim ku ew dê xembarîn bin lê çi helwesteka rijdî li ser vê êkê nîne. Wan kirîniştivanê Pekîn derbarê karîgeriya rahênanên leşkerî bi bawerî ve got ku di Çîn ya serkeftî bît. Ew êrişê nakin. Wan niha ew behs dikir. Wan pere nîne bo destpêkirina şerrekî. Wisa diyara rahênanên leşkeriyên Çînê derencama seredana nakokbariya Nancy Pelosi bû girava Taywan bûye. Ji bo şayoyên an Wang hatîn mayî dengê Amerîka. Dê teqînekida li derveyê bareka welata Cincinnati demekî zû spêdeya doh yekşemê neh kes birîndar bûn. Polîs dibêje
برینên piraniya qurbaniyan sivikin. Birîndar heş zelam û jinek dêjiyê 23 heta 47 saliyê de li nexweşxana navendê tenduristiyê Cincinnati tên çareserkirin. Polîsan teqa li ber gumanekî kir lê wî şiya xwe ji cihê rûydanê rizgar biketin. Di pêra careke dî jî teqê dest pê kir. Polîs bawer dikin pitir ji kesekî beşdarî wê teqekirinê bûne. ئەنتۆنی بڵینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی دووشەمە بەردەوام بوو لە سەردانەکەی بۆ باشووری ئەفریقا و لەگەڵ وەزیری پەیوەندی نێودەوڵەتیەکان نەڵێدی پەندۆر لە پریتۆریا کۆبوویەوە. بڕیار بوو دواتر هەردوو لە کۆتایی ڕۆژەکەدا کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام بدەن و هەروەها بڕیار بووە بڵینکن لە وتارێکدا لە زانکۆی پریتۆریا باس لە استراتیژیەکانی ئەمریکا بکات بۆ وڵاتانی ئەفریقایی. ئەفریقا بەهۆی کاریگەریەکانی پەتای کۆڤید و بەرزبوونەوەی نرخی خۆراک و نەوت کە بەهۆی شەڕی رووسیا لە ئوکرانیا دروست بووە زیانێکی زۆری بەرکەوتووە. بڵینکن لەم هەفتەیەدا هەروەها سەردانی کۆنگۆ و ڕوانداش دەکات و کۆتایی بە گەشتەکەی دەهێنێت. ئیرۆچ لە عێراقê çêdibe û rêketina veguhastina dexlûdan û genma Şamî yê Ukrayna geheş çoxonaxê ev naverokê raportên mên dihatiye. بەڵام پێشەوە ناوبڕێ گوەردەگرین و دەگەڕێنەوە لای هەواڵەکان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. li Bexdayê piştevanên oldarê Melayê Şîa Muqteda Esadr hêşta nerazîbûnan dikin li pêş Berlemanê Iraqê û li dervey avahiyê rûniştina daxwaza helweşandina Berlemanî û helbijatinên nû dikin. بەردەم پەرلەمانی عێراق لە بەغدا چوونە ژوورەوەی هەوادارانی سەدر بە گرتنەبەری ڕێو شوێنی ئاسایشی توندوتۆڵ وا دوو هەفتەیە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆتە شوێنی لایەنگرانی موقتەدا سەدر پاژەوەی لە کۆتایی مانجی ڕابردوو ئەو پیاوە ئاوینە شیعە داوای لە لایەنگرانی کرد پەرلەمانی عێراق داگیر بکەن. ئێستا لە دەرەوەی پەرلەمان خێوەتەکانیان هەڵداوە مانەوە و بەجێهێشتنی ئەو شوێنەشیان بند کردووە بە داوای موقتەدا سەدرەوە. پشت بەخوا ئەگەر مانگرتنەکەمان چەند ساڵێک بخایەنێت لەسەر داوای ڕابەرەکەمان سەید موقتەدا دەمێنینەوە تا ئەو کاتی داواکانی سەرکردەکەمان دێتە دی. بەردەم ئەنجومەنی نوێنەران لە بەغدا زۆر بە خێرایی لەلایەن لایەنگرانی سەدرەکانەوە پڕ کراوە بە وێنەی ڕابەرەکان موقتەدا سەدر و دروشم و داخوازی سەدرەکان. ئیتر بەردەم پەرلەمانی عێراق بووەتە ماڵی سەدان گەنجی سەر بەو ڕابەرە شیعە. هەر دەبێ حیزبەکان وڵام بدەنەوە لەبەرەوەی هیچ دەسەڵاتێک نییە لە سەروی دەسەڵاتی میلەتەوە بێت. گەل بڕیاری داوە ئەم دوو چاوە گەندەڵانە لادات کە 19 ساڵە لە سەردەڵی عێراقن بە پشتیوانی ڕابەرەکەمان سوورین لەسەر ڕاماڵینیان. پۆستەرەکانی هەڵیان واسیوە زۆر شە دەڵێن خەوتن لەو گەرمایی بەغدا و لە ناو چادرگەدا مانەوە بە دیار خەونی ڕابەرەکەیانەوە. لێرە مانگرتن بەردەوامە. داواکاریمان هەڵوەشاندنەوەی پەرلەمانە، گۆڕینی دەموچاوە کۆن و گەندەڵەکانە. ئێرەش جێنایەڵین تا ڕابەرەکەمان سەید موقتەدا پێمان ڕاگەێنێت. ئەو دۆخەی عێراقی تێکەوتووە هەر ڕۆژە و لە بەردەم سیناریۆیەکدا ئیدی ڕوون نییە کەشتێ جەماوەریەکەی موقتەدا سەدر بەرەو کوێ لەنگەرە گرێ و لەو لاشە و کۆمەڵی حزبی سیاسی تر هەر لایە و لە دەوری ئەجێندایەکە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. بۆ زانیاری لەسەر دوایین پێشاتەکانی عێراق دەڕۆینە لای دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا لە کەرکووکەوە. دڵشاد ئەو کاتت باش دەمێ بزانم ئایا سەدر و چوارچێوەی هەماهەنگی ڕێکەوتنیان هەبووە چی نوێ هەیە لەو بارەیەوە؟
بەڵێ دیارە سەدر و چوارچەوەی هەماهەنگی تاکو ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتن هەرچەندە دۆخی عراق تا ڕادەیەک هێور بووتەوە بەڵام تاکو ئێستا لایەنگرانی سەدر دەوروبەری پەرلەمانی عراقیان کۆنتترۆل کردووە و تاکو ئێستا هیچ میکانیزمێک نەدۆزراوەتەوە بۆ دەرچوون لەو قەیرانەی کە عراقی تێکەوتووە بۆیە لە ئێستادا دۆخەکە بە معلق و بە هەڵپەسێراوی ماوەتەوە ئەتوانم بڵێم سەدر تا ڕادەیەکی زۆر لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی تووشی جۆرێک لە دەستبەستن کردووە کە ناتوانن هەنگاو بنێن بۆ پێکێنانی حکوومەت و نە دەرەچەیەکی یاساییش هەیە بۆ با بڵێن جێبەجێکردنی خواستەکانی مخدا سەدر بە تایبەتی بربەستی یاسایی زۆر زۆر لە بەردەم خواستەکانی سەدرایە بۆیە سەدر داوای هەڵوەشانەوەی پەرلەمان و با بڵێن ئەنجامدانەوەی هەڵبژاردن نەکات لە کاتێکدا کە لایەنە شیعەکانی تر ئاماژە بۆەکەن کە ئەمە ئەبێت بەپێی بەڵام ڕاگەنرابوو کە دڵشاد پێدەچێت تۆزێک نەرمیان نواند بێت چوارچەوەی هەماهەنگی بەرامبەر بە داواکانی سەدر و با بڵێن هەڵبژاردننی پێشوەخت ڕەنگە قبول بکەن ئەگەر لەگەڵ ئەمەشتا هەر ڕێنەکەوتون؟ نا تاکو ئێستا ڕێک نەکەوتون هەرچەندە ئەو لێدوانە لایەن چوارچەوەی هەماهەنگیەوە دەرەچن بەڵام تاکو ئێستا ڕێکەوتن نەکراوە چوارچەوەی هەماهەنگی پێشوازی لە خواستەکانی سەدر کرد بەڵام باس لەوەکەن ئەبێت بە پێی تەوقیتاتی دەستوری و بە پێی یاسا بێت دیارە ئەممە خۆی بۆ خۆی جۆرێک لە گرفتی تیا گەر هەڵبژاردن بە پێی یاسا بێت کاتیەوێ ڕەنگە تا ساڵێکی تری ببێت ئەبێ پەرلەمان دانیشێتەوە یاساکە تعدیل بکاتەوە و ئەبێ با بڵێن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن پێک بهێنرێتەوە زۆر کاتی ماوە لە کاتێکا سەدر بەمانە ڕازی نییە من ئەمەوێ ئاماژە بە هەنگاوێکی تری سەدر بکەم کە دوایین جوڵەی سەدر بوو کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی مەرجعیەتی باڵای شیعەکانی عراق سەید عەلی سیستانی کرد ڕوونە ئەم سەردانی سەدر کۆمەڵێک ئامانجی لە پشتەوەیە یەکێک لە ئامانجەکان ئەوێت ئەو پەیامە بە عراقیەکان بگەێنێت کە ئەم هێشتا لە بەرەی مەرجعیەتایە و لایەنەکانی تریش دژی هەنگاوەکان یاخۆ دژی خواستەکانی مەرجعیەتن وەکو خۆی لە وتارەکانی چەندی جار ئاماژەی بۆەوە کرد کە مەرجعیەت دەرگای بەڕووی سیاسیە گەندەڵەکانە داخستووە لە کاتێکە ئەم ناو بەنەو سەردانیەکات بۆیە ئەوێت ئەم پەیامە بە جەماوەری عراق بەگشتی بگەێنێت کە ئەم بۆ هەر جوڵە و هەنگاوێک ڕاوێژ بە مەرجعیەتەکە و ئەگەڕێتەوە بۆ لای مەرجعیەت لە کاتێکا کە مەرجعیەت دەرگای لە بەڕووی سەرکردە سیاسەکانی تری عراق داخستووە بەڵام بەڕووی ئەمە دەرگای کراوەیە ئەمێ ئەو پەیامە بگەێنەوە خاڵێکی تریش هەر دوای سەردانەکەی سەید عەلی سیستانی مقتدا سەدر ڕایگەیاند کە دیسانەوە لە گەڵ ئەنجامدانەوەی هەڵبژاردن و هەڵۆشانەوەی پەرلەمانایە واتە ئەیویست ئەم پەیامە بگەێنێ کە دوای سەردانەکەی سەید عەلی سیستانیش ئەم هێشتا سوورە لەسەر خواستەکانی بەوەی کە ئەوێ و پەیامە بگەێنێ کە سەید عەلی سیستانیش هاوڕا بۆ لەگەڵیا هەرچەند تاکو ئێستا بە ڕەسمی مەرجعیەت شتێکی ڕانەگەیاندووە بەڵام پەیامەی لە سەدرەوە دەرچوو بەڵێ باشە هەڵوێستی کورد و عەرەبی سوننە چییە لەسەر ململانەکان دڵشاد؟ عەرەبی سوننە هەرچەندە هەریەک لە محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر کە دوو سەرکردەی دیاری عەرەبی سوننن و کە لە ئێستادا ئەوان سەرپەرشتی کوتلەکانی عەرەبی سوننەکەن ڕیانگەیاندوو کە پێشوازی لە هەنگاوەکەی سەدرەکەن بەڵام نایەنەوێ بچنە ژێر بکەونە ژێر فشاری سەدرەوە ئەگینا ڕەنگە لە پشت پەردەوە شتێکی تر بگوزارێەوە عەرەبی سوننە ئەمەی پێخۆش نەبێت چونکە عەرەبی سوننە لەم یاریانەی کە کراوە تاکو ئێستا قازانجی کردووە و ژمارەیەکی زۆر کورسی بەدەستێناوەوە سەرۆکایەتی پەرلەمانی عراقی بۆ یەکلایی بۆتەوە هەرچەندە تاکو ئێستا شیعە و کوردیش کێشمەکێشیان ئەم قەزیانە یەکلایی نەکردوێتەوە سەبارەت بە کوردیش ئەوەی کە ئاماژەکان ڕوونن بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردنە ژمارەیەکی زۆر کورسی بەدەستێناوە و ڕەنگە خواستی ئەنجامدانەوەی هەڵبژاردننی نەبێ بەڵام ئەمە بەڕوونی ڕاناگەێنێ بۆی نەبێتە هۆی نیگەرانبوونی سەدر و یەکێتیش بێگومان لە چوارچەوەی هەماهەنگیەوە نزیکە و بێگومان لەگەڵ ئەنجامدانەوەی هەڵبژاردندا نیە سەبارەت بە لایەنەکانی تری ڕەنگە لایەنەکانی تری مەسەلەن وەکو بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی و هەندێک لایەنی تر کە کورسیان کەم بەدەستێناوە یاخود کورسیان هەر نەهێناوە ئەوەی وەکو گۆڕان ڕەنگەوان حەز بکەن هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە بەڵام لایەنەکانی تر ڕەنگە با بڵێن بە پێچوانەتر لە دۆخەکە بڕوانن. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونە دڵشاد ئەنوەر پامێری دەنگی ئەمریکامان لەگەڵ بوو لە کەرکووکەوە. زۆر سپاس بەوێش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە ترکیە شیانە کڕینێ و لیڤینێن بازار نەما لەسەر ڕاگەاندنێن داتایên فەرمی بمینە. خەڵکێ تورکیە دەبێژن وان ئێدی باوەری بە داتایên سازیên حکومەتê سەبارەت گرانیە نەمایە. ئەو دەبێژن ئەف دکڕین و فرۆتنێدا باش خویا دبکە. راپۆرتا پەیامەری دەنگی ئەمریکا ئەیوب دەمیر ji ئەنکەرێ. Li Tirkiye di nav 24 salên dawî de enflasyona herî zêde di meha tîrmeyê 2022 da pêk hat. Li gorî daneyên saziya statîstîka Tirkiye TÜİKê enflasyona meha tîrmeyê sedan 79.6 e. Lê gruba lêkolîna enflasyonê ENAK rêjiya meha tîrmeyê sedan 176 radigihîne. Gelê Tirkiye vê yekê di dan û standinên xwe de hiç li gorî daneyên TÜİKê nabîne. Ew gava li nav bazarê da tiştekê dikirin dibêjin dewletê yek dame û 10 ji me paş da girt. Li ser dezgehan da meywe û keskatî êdî li ber giranbûna wan nayê firotin. Ji vê rewşê him firoşvan û him jî bikir gelek tengazarî ne. Türkiye daneyên saziya statîstikiya Tirkiye ji bo me esas nîne. Heke dixwazin rastexîniyê vebêjin bilawerin nav bazarê halê firoşan û bikiran bibînin. Li vir dibêjim bila ew sazî were pêşiyê nav esnafan û di nav bikiran da wê gavê dê rastiyê bibîne. Li gorî daneyên TÜİKê di îndeksa bahayên serfkaran da di xurekan da sedan 7.91, di keskatiyê da sedan 8.49 û di kartolan da jî sedan 9.29 bilindî çêbûye. Li ber giranbûna bahayan her ku diçe kirîna bikiran jî dadikeve xwarê. Allah'a bin şükür. Supaş bu xwedê rewşa min baş e û debara xwe dikim. Ez aniha li dû malbatê dame û bavê xwe jî xwedî dikim. Moçeyê min jî gelek baş e, ji Xwedê re heza şükür. Komeka lêkolîna enflasyonê ENAK enflasyona meha tîrmeyê 2022 sedan 37 diyar dike. Nêrîna gel jî herî zêde nêzîkî ENAKê ye. Ew dema diçin bazarê vê yekê di kirîna xwe da jî yekser dibînin. Ne geçimlesi halk akşamı bekliyor. Debar'anîn çiye gel li benda êvariya ku malê bermayî bikira. Her roj em zaman radikevin û bi zaman radibin. Heke di vê alî de bergiriyek neê girtin dê rewşa me her bê û xirabtir be. Li tevahiya Tirkiye baweriya gel li ser van rejeyên resmî ango TÜİKê nemaye. Ew bêtir baweriya xwe bi rejeyên nefermî tînin. Ji bo ku dema diçin bazar û dikana vana yekser di danûstandinên xwe da dibînin. Eyüp Demir, Dengê Amerîka, Enkere. ڕۆژی دووشەمە کەشتێکی گەورەی هەڵگری دانەوێڵەی ئۆکرانیا گەیشتە بەندەری درنجە لە باکووری ڕۆژاوای تورکیا. کەشتێکە دوای جێهێشتنی بەندەری چرنۆمۆرۆسکی ئۆکرانیا کە هەڵگری 12,000 تۆن گەنمە شامی بووە گەیشتە ناو ئاوەکانی نزیک بەندەری تورکیا. 6 کەشتی دیکە کە هەڵگری باری کشت و کاڵن و بەهۆی شەڕەوە لە ئۆکرانیا ڕاگیرابوون ڕۆژی یەکشەمە موڵەتیان وەرگر کە کەنارەکانی دەریای ڕەشی وڵاتەکەیان بەجێ بهێڵن. ئەمەش لە کاتێکدایە کە شرۆفەکاران هۆشداریان داوە کە رووسیا سەرباز و ئامێرەکانی بە ئاراستەی شارە بەندەریەکانی باشوور دەگوازێتەوە بۆ بەرپشدانەوەی ئەگەری هێرشی ئۆکرانیا. مانگی ڕابردوو بە نێوەنگیری تورکیا و نەتەوە یەکگرتووەکان نوێنەرانی رووسیا و ئۆکرانیا گەیشتنە ڕێکەوتن بۆ بەردەوام بوون لە هەناردەکردنی بەرهەمە کشت و کاڵیەکانی ئۆکرانیا لە بەندەرەکانی ئەو وڵاتەوە لەسەر دەریای ڕەش بۆ بازاڕەکانی جیهان. گەلۆ هیڤی هەیە ئەفریقەتنا هەنارتنا دەخل و دان و گەنمەشامی بدۆمە و ئالیکاریەوان وڵاتان وەرەکردن و حەوجەداری گەنمی ئوکراین و رووسیانە. ئۆزلەم یاساک لە ناڤەندین و چێن دەنگی ئەمریکا بمەڕەیە. ئۆزلەم دەم باش ڕێکەتن لە یەکی تەباخێ دەست پێکرد و هاجێبجێکردن هەتانەها بە باشی برێڤە دچە هیڤی هەیە بدۆمە؟
بله داخل وکی که وین جهانی زمان پیشت کنترل اند کشتی پولارنت لبندر کو دوان دقیقه آنده 12 تن گارز وره والا کرن هر وای دو یکشی میجی کشتی با آلا لیبریا اسپری اس کو والا بو پیشت کنترلن لاستانبول بر بندر چورنومورسکی یا اوکراینا درکت کو ج اوکراینا داخل او گنم بینه داخل هجای دست نشان کرنه کو د چرچوه پیمانا کو د 22 تیرمه ده هاتبو امضا کرن کشتیا یکی وکو تجی دست نشان کر ج اودسا د یک اتباق ده درکت بو ری او گهشت بو استانبول لگور نتوین یک بی حتی نها ده هفته یکی ده بده کشتیان 305,000 و 458 داخل کوپرانیاوی گنمه ج بندرین اوکراینا به اوله گهشتیه بندر استانبولی و جورجی بلاویه ولاتین چارالیه جهانی وان کشتیانا گنم و داخل گهاندنه یان جید گهینن ولاتین وک ایتالیا، چین، ایرلاندا، بریتانیا و وکی دن ایرو her vahaj aliye din ve jî îro 11 ton genim ku keştiyek barkirî bû ji bendera Yuzni ji Ukrayna derketire û keştiyek din ku nêzî 48 ton garis barkiriye ku ev biçe bendera İskenderun ya Türkiye derketin re. بله أسلم دخلوا دخيل تبليها فينا جمتات زانم لي تشتقدم بالكيش هي قدنا نجيم بجهتا أوجي أو إيرو فاينانشال تايمز بيامك يعني نویسان دیدی بیجا کو پیوندین سروک اردوغان به سروک روسی را ولادیمیر پوتین قال که بهیز بونه گشتن راده کی کو بویا خماوان و ابي وينا ويجي بشوبين يعني ام تشل سرويت زان اف چما دبا بله داخل اف تنی نه فاینانشل تایمز براستی داویا هفته ده گلک مدیای روجاوی دا اف درکتن ده راپورتا فاینانشل تایمز ده شش کاربدستین روجاوایی فیکار و عجیزبونین یکتیا اروپا و روجاوایی تینن ولاتین روجاوایی تینن زمان جبرکو سروک ترکیه اردوغان و ای روسیای پوتین ده جوینا سوچی ده لف کرنه کو هفبیر بونه کو هر دو ولات لسر انرژی و بازرگانی هفکاریه بکن یک کاربدستکی د فاینانشل تایمز را گوتیه کو یکتیا اروپا دست به شوپاندنا نزیا وان تکلین به ترکیه و روسیه را کریه و یک کاربدستکی دنجی دیاردکه کو گر اردوغان چارچوه کو د جوینا روجا اینیه ده هاتیه دیار کرن تکره یعنی پک بینه یکتیا اروپا دکاره بانگل کمپانی و بانکن ولاتن یکتیا اروپا بکه کو جی ترکیه وکشن و درکevin جی آلیدن و سه کاربدستین یکتیا اروپا جی دیار کرن کو یکتیا اروپا حیانها لسر برسیوداینا ترکیه نقاشک فرمینه کریه لیدبه کود نه demeki nezde تیکه روژه وخه داخل وقت تزانین کو توی کو دما دم اف نقاشانات دکوین روژه ویجی اف سه روژون اف مجاره گلک تی نقاش کرن جبر کو تی iddia کرن کو استخبارات اوکراینا و کاربدستکی یکتیا اروپا belge یک استخباراتی یا موسکو به دست خستنه کو تی دیار کرن کو ریکن کو روسیا بریکن بانکین ترک اویجی چاوا تولین روجاوایی خوبسترینه یانجی بفلتینه سروکی ترکیه جی و گرا سوچی ده وکی تیزانین دیار کربو کو اوی ترکیه حقی گازا خوزایی کو جی روسیای دکره بشک جوی حقیوی به دراوا روسی روبله بدن اوجی فیکارین ولاتین اوروپی براستی خویاده که کو زیده دکن اوزلام یاساک ناون دی پیامین دنگ امریکا سپاس زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان ڤڵۆدیمیر زەڵێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی یەکشەمە ڕایگەیان ئەگەر رووسیا بەردەوام بێت لە ڕێفراندۆم لە ناوچە داگیرکراوەکانی وڵاتەکەی سەبارەت بە پەیوەستبوونیان بە رووسیاوە
ئەوە ناتوانرێت هیچ گفتوگۆیەک لەگەڵ ئوکرانیا و هاوپەیمانە نێودەوڵەتیەکانی ئەنجام بدرێت. لە ئیستادا هێزەکانی رووسیا و هاوپەیمانە جوداخوازەکانیان بەشێکی زۆری خاکی ئوکرانیایان لە ناوچەی دونباسی ڕۆژهەڵاتی ئوکرانیا و ناوچەکانی باشووری ئەو وڵاتەوە بەدەستۆیە. ئەمەش دوای ئەوەی رووسیا لە ژێر ناوی ئۆپراسیۆنێکی سەربازی تایبەت هێرشی کردە سەر وڵاتە. بەرپرسانی هەردوو لا باسییان لە ئەگەری ئەنجامدانی ڕێفراندۆم کردووە لە ناوچەکاندا. زەڵەنسکی لە وتارێکدا گوتی کیف بە توندی لەسەر هەڵوێستی خۆیەتی و هیچ خاکێک بە رووسیا نادا. زەڵەنسکی گوتی پێگەی وڵاتەکەمان بەو شێوەیە دەمێنێتەوە کە هەمیشە بووە. ئێمە دەستبەرداری هیچ شتێک نابین لەوەی کە نی ئێمەیە. دوای دەستپێکردنی لەشکرکشی هێزەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا لە مانگی دوودا بەرپرسانی رووسیا و ئوکرانیا چەند دانیشتنێکیان بۆ دانوستان هەبووە، بەڵام پێشکەوتنێکی کەم بەدی هاتوو لە کۆتایی مانگی سێشدا هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نەدراوە و هەریەک لە لایەنەکان لایەنی دیکەی بە هۆکاری وەستانی دانیشتنەکان دەزانن. هەتاس پێدەیە ئیرۆ دووشەمبوویە ئەگربەستا دنێڤبەرە ئیسرائیل و ملیتانên جیهادا ئیسلامی لە غەزەدا هات تێجێبجێکردن و هیڤی هەیە شەڕێ داوی یê 44 فلستینی کوشتین 15 جوانە زارۆک بوون بە داوی بینە. ئاگربەستە بناوبەریان مسرê şevêdî بە ئارمانجا ڕاوستاندنا خراپترین شەڕێ لە غەزە بوو ji demê şerê 11 rojiyê par tevî êrişên mûşekan û haydariyê li başûrê İsraîlê çend demijmêran berî rêketina agrbestê were cêbicêkirin lê çi ji herdû aliyan gazindaş kandina agrbestî nekir. Serokê Amerîkî Joe Biden kevxweşiya xwe ji ragihandina agrbestê re xuya kir wî spasiya serokê Misrê kir ji bo destpêşxeriya û rolê welatê wî yê aştiyana. Serok Biden daxwaza encamdana lêkolînekê kir di kuştina sivîlan da û got ew trajîdî bû. Pêşvanîrê aştiyê taybet ji li Rojhilata Navras dibêje rewş hêşta aloza wî rijdî li herdû aliyan kir heta rêzê li agrbestê bigirin. بەڵێ دەخیل دوور دەکەوینەوە لە هەواڵی سیاسی و دەڕۆینە لای گردون و ئەستێرەکان، بەڵام پێشەوە ناوبەڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دەنگê ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ناسا باز لە گەشتێکی تاقیکاری دەکات بۆ سەرمانگ. پێکەوەبینەری راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبین بۆ زانیاری لەسەر نوێترین هەواڵەکان لەبارەی گردوونەوە. حوتوی ڕابردوو هەوڵێکی سەرکەوتوانە بۆ تاقیکردنەوەی هوروژمی ئاگر لە سیستمی واڵای ئاسمان بۆ هەڵدانی موشک لە بیابانی یوتا بەڕێوە چوو. ناسا و کۆمپانیای فڕۆکەوانی نۆرترۆپ گرومن سەرپەرشتی ئەو هەوڵیان کرد و ئەو زانیارانەی کۆکراونەتەوە یارمەتی ئەندازیاران دەدەن ئەو بەرزکەرەوانە لە داهاتوودا باشتر ساز بکەن بۆ ئەوەی ئاسمانگەران بۆ سەرمانگ و ئەولاتریش بنێرن. لەم هەفتەیەدا ئاژانسی ناسا باسی لە داهاتووی بەرنامەی ئارتمیسی کرد کە بەنیازە بۆ یەکەم جار لە نیم سەدەدا مرۆڤ بخاتەوە سەر ڕووی مانگ. ئەوە ئایندەیەکە کە ناسا یەکەم خانمی ڕاشپێست و یەکەم پیاوی سپی پێست لەسەر مانگدا دەبەزێنێت لەسەر ئەو ئەرکانەی کە تا دێت بە زەحمەتتر دەبن. ئاسمانگەڕان لە قوڵایی واڵادا دەژین و کار دەکەن و پەرە بە زانست و تەکنەلۆژیا دەدەن کە یەکەم مرۆڤ بۆ مەریخ بنێرن. ئەو بەرنمەیە دەبێت یەکەم گەشتی گەورەی ناسا کە کەشتی نوێی واڵایی ناسراو بە ئۆریۆن لە سەروی خۆی هەڵدەگرێت. دوای گەلێک دواکەوتن و پاشەکشا ئاژانسەکە دەهەوێت ئەو کەشتیە بێ ئاسمانگەرە تا 28 مانگی هەشت بۆ واڵا بنێرێت و پێشەوەی بگەڕێتەوە بۆ سەرزەوی بە دەوری مانگدا بسوڕێتەوە. هەر لەم هەفتەیەدا هەواڵێکی دڵتەزێن سەبارەت بە پێشەنجێکی واڵایی ئاسمان کۆچی دوایی کرد کە تەنها پێی خستۆتە سەر کەشتێکی چاسکراوی واڵایی نیچێل نیکۆلس لە بەرنامەی تەلەڤیزیۆنی ستار ترێکی ساڵانی 60ەکاندا بڵاو دەکرایەوە و زیاتر بە لیوە ئۆهۆرە ناسرا بوو. نیکۆلز بەهۆی ڕۆڵی دەستپێشخەری خۆی وەک ئەفسەرێکی واڵایی ڕەشپێست و پەیوەندی نێوان ڕەگەزەکان لەسەر تەلەڤیزیۆنی ئەمریکادا نیشان دەدات کە لەگەڵ هاوڕێکەی ویلیام شاندلەر بەردەوام بوو.
ناوبراو ڕۆڵی کاپیتان جێمس کەرچی دەجێڕا. شانتر لە پۆستێکی سوسیال میدیادا ستایشی کارەکانی کرد کە پرسە کۆمەڵایەتیەکان لە ئەمریکا و لە سەرانسەری جیهان بەرەو پێش دەبات. ئەو لە تەمەنی 89 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئەم هەفتەیە شوێنەیەکی نوێ لە تەلسکۆپی واڵای جێمز وێبی ناسا باسی لەسەر کرا. کۆمەڵە ئەستێرەی کارتوێل دوای پێکدادانێکی خێرا دروست بوو کە نزیکەی 400 میلیۆن ساڵ لەمەوبەر ڕوویدا. ئەو ئاڵقانەی کە دەیبینن شەپۆلی دوای پێکدادانی نێوان ئەستێرەکانە و داخوات چ شێوازێک بۆ خۆیەوە دەگرن ئەوە وەک نهێنیەک دەمێنێتەوە. سەلاح پیرۆتی بۆ ئارەش عەرەبەسەدی لە دەنجی ئەمریکا. ڕێستورانتی ئیسحاق پاشا چێشخانەیەکی ناوازەیە و دەکەوێتە شاری بازێدا لە پارێزگای ئاگری. چێشخانەکە ژەمێکی کۆن بە ناوی عەبدیکوور پێشکەش دەکا کە تەمەنی 400 ساڵە. بینەری راپۆرتێک دەبین لەسەر ئەم شوێنە ناوازەیە و لەسەر ئەو خواردنە کۆنە. ئەم لە باژارۆکی بازدا ئاگریێنە و نێزی قەسرا ئیساق پاشانە و ji vê qesrê xwarinekê gelek navdariya vê herêmê derketiye û navê wê jî Abdigör e. Arastî dibêjin Abdiyê Kor jî em ên hebinêrin ev xwarina navdar çawatê çêkirin û her wiha çîroka vê navî jî çi ye? Keremkin. Merhaba serçeva. Keremkin. Ayşe Şahin aşpêj û xudana vê xwaringehê ye. Ev 4 sala li şûna bav û dayîka xwe li vê xwaringehê Abdigör çêdike û pêşkêşî gerok û rûnişvanên vê herêmê dike. Gel hûn vê xwarinê çawa çê dikin hûn çi dikin nav da? Goştê germ, me da servî kevir em jî radibin sel. Me van mêkut, me pêlê mêkutê lê da me goşt da vî halî. Goştê me bû goştê Abdigör hat kutanê. Hem masa me başê jî pişkê xwe lê da. Me kuta me kire goştê Abdigorê hada. Cudabûna herî mezin ya vê xwarinê qutandina goştiya ser keviriye. Bi vê yekê goşt pir nerim dibe û xwarina wê hêsan dibe. Dema goştê qutandin tinê pîvaz û xwe dixin nav. Cudayayê evel baharat tin naye. Sader xwe li pîvaz e. Goştê tereyaxiye, rûn. Baharat tin nediyek jî xaşlama ya dikerînî qızartmanî nediye demek ki nexaşara başe diyet yemeği gotin. Emin mel goştê xaler da emin gal kiftê xa Abdigor kiftê Abdigorê wak topê berfê em ê çêw dikin bavên vê avê wê bikele. Gava dibêjin Abdiyê Kor navê wakî mê restan ev e lê navek piçikî ecêb e. Gelo çîroka vê çi ye yani? Çima dibêjin Abdiyê Kor? Bapîrê min du çîrok ji vê ra digotin. Yek digotin ev Abdiyê Kor biye, ev xwarinê çêkiriye, xwariye çavê wê biye. Yek dibin ev xwarin paşayê Abdîn pir nexweş biye, ev xwarin xwariye baş biye, ew êda biye xwarina diyetê herkes pêvî baş biye. Yo da kîjan rast jî dizanim. Ev xwarina qesraya yani ya begaya. Qesra İshak Paşa heyavî zemanî 400 sal berê hatiye çêkirin. Ev 400 sala vî bajarê heye Abdigor tê çêkirin. Dayî ku babê we jî vê derê berê xwarin çêdikirin an tiştek dî em bêjin ev restoran çend sala li vê derê ye? Dane şoğlandin ne li vî konseptî. Ev konsept da Abdigor ev 4 sala ez çêdikim. Ez xwarina vî bajarê qedîm çi ye? Xwarina vî bajarê qedîm Abdigor. Ez ev baş yemeka min serî ew xwarina min. Piştî çêkirina xwarinê sifre bi xwarina Abdigör, çorbe û salateyên ku ji berhemên herêma Bazidê hatin xemilandin. Xwarina reseniya vê deverê Abdigör bi çîrok û tahma xwe ya xweş li bin qesra İshak Paşa li benda we ye. Arif Aslan, Dengê Amerîka, Agirî. بەفراو حکایەتی دوام یان چڕۆکی دوام زۆرم پێ باش بوو کە دەڵێ نەخۆش بوو بەڵام دوای ئەوەی خواردنەکەی خوارد باش بوو بەڕاستیە خواردنەوە سایەک و ینی نەخۆش بدی پێ خواردنی خۆش دەڵێ خواردنی خۆش ڕەنگە هەستێکی خۆش بدا بە مرۆڤ دەخیل کە ئیدی هەست بە ئازارێک و نەخۆشیەکانی نەکە هەڵبەت یەک شتی دیکەش ئەوە بوو کە ئەو خواردنە دەخیل لە ناوچەکانی دیکەش وەک با بڵێن شارەکانی ئێران و ناوچە کوردیەکانیش هەیە کفتە بەڵام ڕەنگە هەر کەسێ بە شێوازی خۆی دروستی بکە وردەکاری خۆی هەبێت بەڵام ئەو شێوەیە من بینیومە لە ناو ئازاریەکانی ئێراندا ئەوانیش بەو شێوەیە دەیکوتنەوە و کفتەیەکی
تایبەتی پێدروست دەکەن کە ئەوانش قەدیم خواردنی با بڵێن دەوڵەمەن و ئاغاکان و ئەوانە تایبەت تامەکە تایبەت وێ هەبا گەلک سپاسم هیویدارین نەهاس پێدێل لەمە وەختی سەرتیشتیا لە کوردستانی نیڤۆیە هیویا دەمێن خۆش بۆ دکەین هەتا بەرنامە سەباهی یاکوت کونەکشن دگەینەوە هەر شاد و بەختەوەر بن هەر شاد بن خدا حافظ